ئەم کارەساتە 31 ساڵی بەسەراتیە پەڕێ ئێمە لێرە کۆبووینەتەوە و یادی ئەەکەین بۆیە لە زیهن و بیری نەوەکانی دواترا بمێنێتەوە بزان کە ئەو دەسەڵاتە چ زوڵمێکی لەم میلەتە کردووە. لێرەدا خاڵی جەوهەری ئەوەیە کارەساتی ئەنفال جارێکی تر دووبارە نەکرێتەوە، چۆن میلەتی کورد بتوانێت شتێ بکات کە کارەساتی ئەنفال دووبارە نەبێتەوە و ئەم میلەتە بە سەربەرزی و بە ئازایەتی خۆی بژی. ئەمە خوێندکاری قوتابخانەی گۆرانین هاتین بەشداریمان کردووە بۆ یادکردنەوەی کارەساتی ئەنفال کە بەداخەوە 1970 کەس شەهید کرا و داواکاری نەخوای گەورە جارەتر ئەم کارەساتە ڕوونەداتەوە و خوای گەورە حەق لە دوژمنەکانمان بسێنێتەوە. ئەمڕۆ حەملەیەکی خوێنبەخشین هەیە هەموو گروپەکان وەردەگرین ڕۆژانی تریش بە هەماشە بەس ئەو کاتانەی کە بە پێی ڕۆژی شا ڕۆژ جار هەیە ئەی بیزاید نەقسە وەردەگرین ئەبی ناقسی نەقسە وەردەگرین بەڵام ئەی ئەو زاید و ئەی زاید لە هەموو گروپەکان زیاتر سەرف دەبێت و زۆر وەردەگرین. خوێندان کارێکی ئینسانیە گیانی مرۆڤێکی تر ڕزگار دەکەی لە هەمان کاتیشدا سەعەتی خۆشت پێخۆش دەبی. هەتا ئێستا وا بزانم 32 بتڵ خوێنم داوە لە ساڵی 88 ڕا هەتا ئێستا بەردەوامە. خواست و حەزی مناڵان کە لەو تەمەنەدا بە تایبەتی مناڵانی بێسەرپەرشت کە باوکیان شەهیدەوە قوربانیدەری جەنگی تیرۆرن توانوێتی خواستەکانی ئەوان حەزەکانی ئەوان لەو تەمەنا خولیای ئەو مناڵانە بدۆزێتەوە. هەموو ئەو خولیانە نووسراون یەک بە یەک بە میکانیزمێکی جوان بە شێوازێکی جوان. خەونی زۆر سادەن بەڵام خەونێکە بۆ ئەو زۆر گەورەیە. جا ئێمە سەرکاری ئیشەکەمان کردو و بە سەرکەوتووی تەواو بوو داوا لەو کەسانە ئەەکەین کە توانای ئەوەیان هەیە ئەم خەونی منداڵانە بگرنە ئەستۆی خۆیان و ئێمەش بتوانین لە ڕێگەی ڕێکخراوەکەوە بگات بەدەستی ئەمە و وەر خوێنکارەکان بەسەر ماڵە شەیدەکانە دابەشی دەکەن.